Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راسي خوشحالم که گرامارتان ویدیویکی ندا. ام زنجیره ناوی Speak English Like an American وەکو ئەمریکی قسە بکە کە ڤیدیۆکانی ئەم زنجیرەیە لەو کتێبێکە لەسەر شاشەکەی بینی وەرماگرتووە و تایبەتە بە گفتوگۆی ڕۆژانە و ئەو بابەتانەی کە زۆر بەکارهێنرێت لەم زنجیرەیە باسی ئەەکەین و هەر ڤیدیۆیەک گفتوگۆیەکە لە نێوان دوو کەسە کە گفتوگۆکان لەگەڵ یادە TRGایە و let's get started. Lesson 3. A Taste of Success. The interviewer talks with Mrs. Anderson about her daughters, Kate and Meg. Kate wants to be an actress while Meg does not. Kate is 10 years old. Meg is 7. So, Kate wants to be an actress. Yes, Kate was in a TV commercial last year. Now she's had a taste of acting and doesn't want to quit. I heard Meg was in her school play this year. I suppose she wants to be an actress too. No, she doesn't. Unfortunately, the audience laughed at her. Was it stage fright? You hit it on the nose. She was so frightened she couldn't find the telephone she was supposed to answer. The audience just roared with laughter. Was the phone in the wrong place? Oh no, it was right under her nose. That's too bad. I suppose so. I smiled at Meg to give her courage, but she just stood there and cried. Okay, بايستش روني بكينو. Lesson 3. A Taste of Success. A taste of success. تامێکی سەرکەوتن. يعني چێژێکی سەرکەوتن. Taste بەمانای تامێت. يعني چێژ. بۆ خواردنیش بەکارێت. The interviewer talks with Mrs. Anderson about her daughters, Kate and Meg. The interviewer. أبي هتا ياسد بزانن interviewer چیه لبرو لم فيديو باسی ناکن نالم يعني چی اگر فيديو خودتان شتێکمان بۆ بکەن. أبي تربا هر چشتا نیکی نبردستان. Yes. The interviewer talks with Mrs. Anderson. interviewer أكا قسە ئەکات لەگەڵ Mrs. Anderson لەگەڵ خاتونەیە. Mrs. Anderson Mrs. كالي Mrs. يعني أما هاوسەرەکەی ناوی ئەندرسنە کە ئەڵێیت Mrs. وەکو وایە بڵێیت خێزانی ئەندرسن. بەڵێ يعني خۆینا ئەندرسن نییە. Yes. قسە ئەکات کات interviewerەکە لەگەڵ Mrs. Anderson قسە ئەکات لەباری چیەوە about her daughters لەباری کچەکانیەوە daughter واتە کچ بۆ مناڵ يعني بۆ منەیەکێک مناڵی کچی هەیە پێوترێت daughter ئەگە کوڕ بێ پێوترێتی ماوەڕاستی son ئەگە کوڕ بێت دەڵێی son کە ئێرە لێرەیە کچەکان ناوی Kate و Meg. Okay. Kate ئەوێ بێ بە چی؟ Kate wants to be an actress. Kate ئەوێ ببێ بە ئەکتەر. ئەوێ بێ بە ئەکتەر. اینجا یەک شت لێرەیە actress واتە ئەکتەری کچ. actor واتە ئەکتەر کە بۆ پیاو بەکارهێنرێت. Okay. کەواتە Kate wants ئەو ئێسەمان لەبیر نەچێت. While Meg does not. لە کاتێکا کە Meg نایەوێت واتە نایەوێت بێت بە ئەکتەر. Meg کچەکەی تریانە. یەکێکیان ئەوێ بێت بە ئەکتەر ئەوەی تریان نایەوێت. Kate is 10 years old. Kate تەمەنی 10 ساڵە. Meg is 7. Megiش 7 ساڵە کەواتە تا این تەمەن بە دوو جۆر دەربڕی. یا ئەڵێ بۆ نمونە فلان کەس is 10 years old بۆ نمونە ئەوەنە ساڵە یا هەر توانی بە ئاسانی بڵێ he is 7 he is 6 بۆ جۆرە. هەرڵێیت ئەو کەسە حوتە تر خۆتە زانی 7 ساڵە. با بڕێنە ناو گفتوگۆکەوە و با بزانین باسی چیەکەن. So Kate wants to be an actress. کەواتە Kate ئەوێ بە ئەکتەر. ئەمە ئینتەرویۆرەکە ئاڵێ لە دەستپێکی قسەکانە. Yes, Kate was in a TV commercial last year. کەواتە Mrs. Andersonیش جوابێتەوە ئەڵێ بەڵێ Kate لە was بەکار هاتۆ کەواتە باسی ڕابردووە کە ئەگەر لاستیێرەکەشی پێوە نەبێ خۆمان نەزانین. Kate was in a TV commercial last year. ساڵی پار لە ڕیکلامێکی تەلەڤیزیۆنی هەبوو. ساڵی ڕابردوویان ساڵی پار لە ڕیکلامێکی تەلەڤیزیۆنی هەبوو یعنی ڕیکلامی ئەمانی کە لەسەر تەلەڤیزیۆن دەکرێت Kate لەو ڕیکلامەیە بوو. TV commercial واتە ڕیکلامی تەلەڤیزیۆنی. Now she's had a taste of acting and doesn't want to quit. ئێستا ئەمە Mrs. Anderson بەردەوامە لە قسەکانی وەڵێ ئێستا she's had a taste of acting. واتە چێژێکی لە ئاکتین بینیوە یان چێژێکی لە نواندن بینیوە
and doesn't want to quit. ناوێت وازی لێ بهێنێت. acting يعني نواندن actress وەکوتمان لەگەڵ actor کاتە acting نواندنەکەیە actress ئەوەیە کە نواندنەکە ئەکا بۆ کچ actor ئەوەیە کە نواندنەکە ئەکا بۆ کوڕ وەکو ڕوونکردنەوەیەکی زیاتر بۆیەوە and doesn't want to quit و ناوێت doesn't ئەگەڕێتەوە بۆ Kate ناوێت کە وازی لێ بێنێ quit یعنی وازی لێ بێنێ کاتە هەوێت لە acting بەردەوام بێت و بابزانین دوایەوە گفتوگۆکە چیە بێت هەڵێت I heard Meg was in her school play this year. I heard Meg was in her school play this year. ئەڵێ بیستومە یان گوێم لێ بووە I heard لە ڕابردووە باسەکە ئەمە ئینتەڤیۆرەکە ئەڵێ گوێم لێ بووە Meg کە کچەکەی تریانە was in her school play this year ینی لە ئەمەیکە هی مەکتەب هەیە کە گروپی شانۆ و ئەم شتانە school play شانۆی مەکتەبە با بڵین لە ئەم ساڵا مێگیش بەشداری شانۆیەکی مەکتەبی کردو school play کاتە ئەمیش هەر لە ڕابردووە لەگەڵ وتێتی this year یعنی بۆ نمونە ئێستا مانگی هەشتە کە ئەڵێ this year لاێنە مانگی 1 و 2 لەبەری وەز بەکارهاتووە بەڵامە لێرە school play هەردووکیان بەیەکەوە هاتوون و play مانایەکی تریشی هەیە ئەوش کە ئەوەیە وەکو ئەو نواندن و شتانی کە لە شانۆیە play بەمانای شانۆشیت هەر بەمانای یاریکردن هەیە I suppose she wants to be an actress too. I suppose she wants to be an actress too. I suppose يعني پێم وایە یان وای بۆ ئەچم she wants to be an actress too. ئەویش ئەوێت ببێت بە ئەکتەر ئەو توی ئەخیر لە کوردیا لە ئاڵەوە ئەڵین ئەویش يعني ئەویش مەوەسی لە کێ مەبەستمان لە مێگە کاتە یعنی وای زانیوە کە مێگیش ئەوێت بێ بە ئەکتەر ئەڵێ هەچەند سەیرەکە مێگیش بەخوا هەر حەزی لەو بەزم و ڕەزمەیە ئەکتەر یان actress. Okay. No, she doesn't. نە ئەو ناوێت. Unfortunately, the audience laughed at her. بەداخەوە unfortunately بەداخەوە جایەوەش تەمرینی وشەیە بکەن. Unfortunately ئاوتۆزێ بە سەریعی بیڵێنەوە. Unfortunately, بەداخەوە the audience laughed at her. جمهورەکە audience هاتە جمهور یان بینەرەکان و کەسانی کە دانیشتون لە شانۆیەکە یا بۆ نمونە laughed at her. پێی پێکەنین. Laughed at واتە پێی پێکەنن. Laughed at her پێی پێکەنین. لە ڕابردوو ئاگاتان لە ئیدیە بکە بێ جەماعەت. Was it stage fright? ئەوە چۆنڵی ترسی سەر مەسرح بوو stage fright. fright یعنی ترس. Stage fright واتە ترسی سەر مەسرح. Stage fright و بۆ نمونەیەکێک لە بەرچاوی کۆمەڵە کەسا شتێکەکە غەڵەتێکەکە خەڵکەکانی پێی پێکەنن ئێتر لەوە ئەترسێ هەر لە داهاتووشا لەو شتە ئەترسێکە دووباری بکاتەوە ئازانێ هەمانش دووبارە بێتەوە ڕۆیاتەوە. زۆر کەسەیە بوونە کە پرزنتیشنە شتێکی هەیە لە جامیعە لە مەکتەب ئەیتر کاڕاتە بەردەمی خەڵکەکە ئاش پرزە ئەبێ و تفقوتەیات و قسەی بۆ ناکرێت ئەو پێوترێ stage fright. بالضبط. You hit it on the nose. ڕێک پێکا. You hit it on the nose. ڕێگەتوانین بڵین بالضبط. لا كردية عربية والله من كردية مكان يعني لين بالضبط ريك أما تشيا إيديمكا you hit it on the nose أقدر وشون لي بوشة بيك يعني الريك يا للوتي والله ما بس تقول له هيك شون لي الريك بيكا الريك ما بس تلوبو. She was so frightened she couldn't find the telephone she was supposed to answer. She was so frightened. أما نترسابو She couldn't find the telephone she was supposed to answer. She couldn't find نيتواني بيدوزتو the telephone أو تلفوني she was supposed to answer. كأبوايا والله باتو واتا أو تلفوني كأبوايا جوابي باتو لترسا نيدوزيو. يعني ما بس لو لاين لشانوكيا شتيك تلفون هالقرتنواني تيابو بيه ايتر تلفونكي بو ندوزراواتو أو نشبر زبو. The audience just roared with laughter. The audience يعني جمهورك وقوتمان roared يعني شونلي هاواريان كردو هاهويان بوكر with laughter ببيكانينو هاوكو هاوار كردنيكي بيك غالطة آميزانا و بيشي بيكانيون.
Was the phone in the wrong place? ئایا ئەمە ئینتەرویۆرەکە و پرسیارەکە ئایا تەلەفۆنەکە لە شوێنێکی غەڵەتا بوو یعنی بۆ لەو شوێنیان نەبوو کە ئەبوو لێ بێ Oh no, it was right under her nose. نە ڕێکواڵێڵە نە It was right under her nose. ڕێک لە ژێر لوتیا بوو ئەمە یانی چی مامەڕاستی يعني ڕێک لە بەرچایە بۆڵام هەستی پێ ناکرد ئەوەی هەندێک جار تۆ مۆبایلەکە بەدەسەوەیە ئەڵێیت ئەرە مۆبایلەکەم لەکوێیە ئیتر ئەڕۆیت ئەگەڕێکەچی دوای لە ئەخیرا سەیرەکەی بەدەستەوەیە یعنی شوێنەکەی دیارە بەڵام هەستی پێ ناکەی Yes ئەمیش لاانێ لە شپرزیە یعنی تەلەفۆنەکە لەگەڵی لە بەرچاوی بوو هەستی پێ نەکردوکە لەوێ نەیبینیەوە لە شپرزیە That's too bad. ئەمە زۆر خراپە too bad یعنی زۆر خراپە I suppose so. منیش ڕای دانێ بەڕایان وەکو ئەمە ئەڵێ بەڕای منی شەروایە یعنی زۆر خراپە ئەمە I smiled at Meg to give her courage, but she just stood there and cried. ئەڵێ یعنی چۆنڵی بە زەردەخەنەیە گۆ سەیری مێگم کرد ئەمە مسس ئەندرسن یعنی دایکی ئەڵێ بە زەردەخەنەیە گۆ سەیری مێگم کرد بۆ ئەوەی کە توانای بێمە یعنی ها جورئەتی بەمێ بۆ ئەوی بتوانێ بەردەوام بێ کۆرج لە کوردیا ڕێک بە دەقیقەیە Put ببچین courage بمعنای ئازایەتیە. ئازایەتی باتێ بۆی جورئەت جورئەتی باتێ بۆی بەردەوام بێت و هەن نەترسێت و ترسەکەی نەمێنێ بەڵامی جز فادەی نەبوو. But she just stood there and cried. بەڵام ئەم هەر لەوێ وەستا ینی ستود ڕابردوو چێ مام ڕاستی Stand. ینی هەر لێ بە پێوە وەسا بوو and Cried. ئەگریا Cry بمعنایەکی تریشەیە ئەو مانایی چییە؟ ینی هاوارەکە ئەقیژێنێ ئەقیژێنێت هاوارەکە ئەو مانایشی هەیە. بەڵام لێرەیە لە بەرەوەی وەزعەکەوە ئێمە ناڵ ینی نێشمان بینیەوە بەڵام زانین کە نێقیژاندوە ئەگریا مەبەست لەوەیە کە لێرە ئەها یعنی مانای وشەکان خۆمان بە پێی بارودۆخەکە ئەگەر بەو نە وشەیەک چەند مانایەکی هەبێ بپی بارودۆخەکە خۆتە توانی هەڵی سنگێنی کە ئەمە بەستلی کامەیانە یعنی ئەوە قورس نییە بۆ نمونە ئەڵێ ئەو وشەیە دەمانای هەیە لە ئینگلیزی ئایکەن بە تیارە بە پێی بارودۆخەکە توانی مانای وشەکەش بزانی Yes. It's so simple, right? Yes it is بەم شێوەش ڤیدۆڕمان کۆتایی هات. بە هیوان کە سووتان لێوەرگرت بێت ئەگەر سووتان لێوەرگرت لایک بکەن بەڵام ئەگەر سووتان لێوەرنەگرت هیچ پێویست ناکە لایک بکەن. و هەر وەک پێشنیارێکیش بۆ ئێوە ئەگەر دەتانێت سوودی تەواو لە ڤیدیۆکان ببینن هەر یەک جار پاڵ مەکەوە بە مۆبایلەکەت هەر ئاسەماعەکە لە گویا سێریکەکەیتەوە تاڵ هەموو شەکان فێر بوون پێویستە دووبارەی بکەیتەوە جەماعەت دووبارەکردنەوە زۆر زەڕورە بۆ سیفکردنی ئەو شتانەی کە فێری بووین ئەتوانیت کە بە تەواوی لە ماناکی تێگەشتی تەنها بەشە ئینگلیزیەکەی گوێ لێ بگریتەوە کە ئەومان جا کردوەوە ئەتوانی یەکسەر بخێتە سەر و بەشەی کە تەنها بە ئینگلیزیە تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ